6 ئازاری 1975 لە پەراوێزی کۆبوونەوەی ڕێکخراوی ئۆپێکدا لە جەزائیر تەوقە و ماچوموچی سەدام حوسێن و شای ئێران کۆتایی بە گەورەترین شۆڕشی چەکداری کورد هێنا. شۆڕشێک کە بەپێی هەندێک لە سەرچاوەکان نزیکەی 100,000 پێشمەرگەی هەبوو. ڕێکەوتنامەی جەزائیر لە ناوەڕۆکدا کۆتایی هێنان بوو بە ناکۆکی و ململانەی 50 ساڵەی نێوان عێراق و ئێران لەسەر سنوورە ئاویەکان. بين البلدين الشقيقين إيران والعراق. بەڵام زۆرێک پێیان وایە ڕۆڕاستەقینەکەی بریتی بوو لە پلانی بەغدا و تاران دژ بە کورد لەسەر ئەو بنەمایەی زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازانجا. هەندێک لە چاودێران پێیان وایە ئەو ڕێکەوتنە حەقیقەتێکی تاڵی دەرخست. ئەویش بیرکورتی و نەبوونی سراتیش بوو لە ناو شۆڕشی ئەیلول کە بە گەورەترین و بەهێزترین شۆڕشی کورد ئاماژەی بۆ دەکرا. بە جۆرێک سەرکردایەتی شۆڕش هەموو هێلکەکانی خست بۆ سەبەتەی شای ئێرانەوە. لە ڕێکەوتنێکی وادا هەمویان بەسەر خۆی داشکانەوە، چونکە شای ئێران هەرکە گەیشتە ئامانجەکانی دەستی لە کورد بەردا. ئەمە لە کاتێکدا پێشتر و لە 1973 عێراق هوشداریدا بوو بە سەرکردایەتی شۆڕشی ئەیلول لەبارەی ئەوەی ئەگەر لەگەڵیدا پێکنێن عێراق ئامادەیە سازشکاری لە بەرامبەر ئێراندا بکات لە شەتوالعەرەب و هەندێک لە ناوچە سنووریەکانی باشوور لە پێناو ئەوەی دەسەڵاتی بگاتەوە بە کوردستان. لە ساڵی 1970 داگیریان بە سەرۆکاتی جەنەڕال موت. لە ڕێکەوتنامەی جەزائیردا سەدام و شای ئێران لەسەر ئەوە ڕێکەوتن کە کەنداوی عەرەب بدرێت بە ئێران و ئێرانیش بەشێک لە بیرەنەوتەکانی خوزستان بدات بە عێراق. هەروەها لەسەر داڕشتنەوەی سنووری وشکانی نێوانیان پێکهاتن. بەپێی ئەم ڕێکەوتنامەیە عێراق سازشی لە 320 کیلۆمتر لە سنوورەکانی خۆی کرد. هەروەها سەروەری و باڵادەستی خۆی بەسەر شەتوالعەرەبدا لەدەستدا. هەموو ئەو سازشانەی عێراق لە بارتەقای ئەوەدا بوو شای ئێران دەستبەرداری هاوکاریکردن و داڵەدانی شۆڕشی ئەیلول بێت. دوجار بە ئامانجەکەی گەیشت و لە ڕێکەوتنامەی جەزائیردا ئەوەی ویستی لەگەڵ شا ئەنجامیدا. ڕێکەوتنامەکە تەنیا لە شتێکدا زۆر بە خێرایی جێبەجێ کرا، ئەویش هەڵوەشاندنەوەی شۆڕشی ئەیلول بوو. ساڵانی دواتر بوو بە بەڵا بۆ هەردوو وڵات. سەدام حوسێن ساڵی 1970 یەکلایەنە ڕێکەوتنامەکەی هەڵوەشاندەوە. شەڕێکی 8 ساڵە لە نێوان ئەو دوو وڵاتەدا بەرپا بوو. پاش تێپەڕبوونی 41 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی جەزائیردا هێشتا چالاکانی کورد پرسیاری ئەوەیان هەیە: ئایا سەرکردایەتی سیاسی کورد وەک پێویست پەندی لەم ئەزموونە وەرگرتووە یان لەسەر هەمان شێوازی شۆڕشی ئەیلول مامەڵە لەگەڵ وڵاتانی دەوروبەر دەکات؟